بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن ڕوانینێکی کورد لە ئیسلام. ئیسلام لە ماددەکانی ئاشتی و سەلامەتەوە داڕێژراوە و بە ماناکانی تەسلیمبوونی بەندە بۆ خوا و ملکەجبوونی بۆ فەرمانەکانی و چوونە سەرڕێیەکی ئەمین و پارێزرا و ڕۆیشتنی بە سەلامەتی و بەخشینی متمانە و دڵنیایی بە هەموو کەسێک و هەموو شتێک و ناڕەحەت نەبوونی هیچ کەسێک لە دەست و زمانی ئیماندار دێت. بناغە و سەرەتای ئیسلام ئیمان و تێگەیشتنە. کۆتایی و ئەنجامەکەیشی ئیحسان و ئیخلاسە. حەقیقەتی ئیسلام بە کورتی بریتیە لە باوەڕهێنان بەڕاستی خوایەتی بە جۆرێک کە باوەڕدار هیچ جۆرە ئەگەرێک بۆ دژەکەی دانەنێت و دڵی وابەستەی خوا بکات و بەرپرسیارەتیەکانی بەو پەڕی هەستیاریەوە جێبەجێ بکات، وەک ئەوەی ئەو ببینێت و لەلایەن ئەوەوە ببینرێت و هەر شتێکی کردووە و دەیکات لە چوارچێوەی ڕەزامەندی ئەودا بێت. کەسانێکیش ئیسلامیان بەم شێوەیە ناساندووە، بریتیە لە تەسلیمبوونی ئادەمیزاد بۆ خوا و دەربڕینی وابەستەی و قەرزاری بەرامبەر بە ئەو لە ڕێگەی سوپاسگوزاریەکانی گوتار و کردارەوە و هەمیشە مانەوە لە نێو ئومێد و ترسدا. یەکێک کە بەم شێوەیە ڕەفتار دەکات پێی دەوترێت ئیماندار یان موسڵمان، نەک ئیسلامچی و هەروەها کەسێکی لەم جۆرە بە کاندیدی بەختەوەری هەمیشەیی دادەنرێت. ئەو ئیسلامەی کە بناغەکانی پاڵیان بە پەیامەکانی خوای گەورەوە داوەتەوە و لەلایەن پێغەمبەری خواوە تەبلیغ کراوە و لە ژیانی ئەودا ڕەنجی داوەتەوە و نمایندەیی کردووە دینێکی ئاسمانیە. ئەو کەسەش کە باوەڕ بەم دینە دەهێنێت و دەیکات بە گیانی ژیانی ئیماندار و موسڵمانە. لە بنچینە و دیوی ناوەوە و نەبینراوی ئەودا ئیمان و تێگەیشتن و تەسلیمبوون هەیە. لە دیوە بینراوەکەی دەرەوەشیدا گوێڕایەڵی و ملکەچی و کردداری چاک هەیە. زانایانی پێشین ئەم دینەیان بەم جۆرە پێناسە کردووە. بریتیە لە کۆی ئەو یاسا و ڕێسا خوایانەی کە مرۆڤەکان هاوڕێ لەگەڵ ئیرادە و هەڵبژاردنی ئازادی خۆیاندا بەرەو خێر و چاکە ئاراستە دەکات. سیستەمێکی چالاکی لەم جۆرە چەند کرابێت بە گیانی ژیان ئەوەندە دەتوانرێت باز لە میوە و بەرووبوومە دنیای و قیامەتیەکانی بکرێت. بە پێچەوانەیشەوە چەند لە ژیان دابڕابێت وتنی شتێکی چاک و باش لەسەری زۆر سەختە. ئەگەرچی لە ڕووی زمانەوانیەوە جیاوازیەک هەیە لە نێوان ئیمان و ئیسلامدا، بەڵام بڵاوترین بیر و بۆچوون ئەوەیە کە نە ئیسلام بێ ئیمان و نە ئیمانیش بێ ئیسلام دەبێت. ئیمان دیوێکی ناوەچی و نەبینراوە و ئیسلامیش بریتیە لە گوزارشتکردن لەم ڕاستیە بە گوفتار و کردار و حاڵ. ئەو ڕێسا خوای یەش کە پێی دەڵێن دینی حەق کۆی هەموو ئەمانەیە. بەڵێ، دین ناونیشانێکی خواییە بۆ ڕەنگدانەوەی سەرجەم لایەن و بەشەکانی ئیمان و ئیسلام لە ژیاندا و قبوڵکردنی ئەم سیستەمە بەم شێوەیە و پیادەکردنی لە ژیاندا ڕەفتارێکی باوەڕدارانەیە و ئەو کەسەش کە بەم جۆرە نوێنەرایەتی دەکات دیندارە نەک دینچی. لەمڕۆوە ئەو موسڵمانانەی کە دینیان وەک کولتورێک وەرگرتووە و بە هەموو بوونیان قبوڵیان نەکردووە و ئەوانەش کە دین تەنها لە باوەڕدا دەبیننەوە بە هەڵخەڵەتا و حسابن. ڕوونە کە هەردوو پێڕەکە لەو پاداشتە دنیای و قیامەتیانەی کە خوای گەورە بۆ دین و دینداری دایناون بێبەش دەبن. بەڵام بە پشت بەستن بەم تێبینی و جیهانبینیە ئەوە شتێکی ڕاست نییە کە کردار بە شتێک لە ئیمان ئەژمار بکرێت. ئەوانەی باوەڕیان بە فەرزبوونی کردار هەیە و بەڵام نەیانتوانیوە وەک خۆی و بێکەم و کوڕی جێبەجێ بکەن، ئەگەرچی گوناهباریش بن هێشتا بە ئیماندار قبوڵ دەکرێن. هەڵبەت تێگەیشتنێکی لەم جۆرەش هیچ پەیوەندێکی بە بۆچوونی مۆرجیەکانەوە نییە، چونکە ئەو کەسەی بەدەم دەڵێت باوەڕدارم بەڵام گوێ بە گوناهەکان نادات جیاوازە و هەڵسەنگاندنی ئەم بابەتەش لە چوارچێوەی خوا بیەوێت لێی خۆش دەبێت و بیەوێت سزای دەداتدا شتێکی جیاوازە. بە گوێرەی قورئان ئیمان بریتیە لە بنچینە و بناغەیەکی سەرەکی و ئیسلامیش تاکە ڕێگایە بۆ ڕەگداکوتینی ئەمە لە سروشتی مرۆڤدا. کردداری بێ ئیمان دووڕوویی و نەبوونی کردداریش سەرڕای هەبوونی ئیمان فیسق و گوناهباریە.
دووڕوویی لەبەر ئەوەی کوفرێکی شاراوەیە شایانی لێخۆشبوون نییە، بەڵام فیسق و تاوانباری لە ڕێگەی تەوبە و داوای لێخۆشبوون و گەڕانەوە بۆ لای خوا هەمیشە ئەگەری لێبوردەیی خوایی لە بەردەمی داواڵایە. لەمڕۆوە پێویستە هەمیشە بۆچوونی باشمان هەبێت دەربارەی کەسێک کە ئیمان بە کردارەکەی ناکات و خێرا بڕیار لەسەر کافربوونی نەدرێت. بە پێچەوانەشەوە ئەگەر کەسێک سەرڕای ئەوەی کە کردداری نییە لەسەر سیفەتی موسڵمانیەتیان سوکایەتی و بێڕێزی بەرامبەر بە خەڵکی بکات، ئەوە ناکرێت هەمان بیرکردنەوە و بۆچوونی باشمان هەبێت لەسەری. پێویستە لێرەدا ئەم خاڵە یادی خۆمان بهێنینەوە. هەرچەندە بناغەی ئیمان و جێگەی گەشەکردن و بڵاوبوونەوەکەی دڵ و ویژدانە، بەڵام یەکێک لەو بنچینانەش کە خوای گەورە لە پاڵ ئەم قبوڵکردنە ویژدانیەدا و لە ڕێگەی ئیسلامەوە داوای دەکات کردەوەی چاک و ڕەوشتی جوانە. لەم ڕووەوە مەرجە ئیماندار هەم لە بابەتە نەزەری و هەم لە بابەتە کرداریەکاندا خۆی بە خاوەنی ئەو شتانە بزانێت کە باوەڕی پێهێناون و قبوڵی کردوون. هەروەک دوورکەوتنەوە لە هەموو جۆرەکانی شیرک و نەنجیەکانی مەرجە بۆ مسلمان بوون، بە هەمان جۆر پەیوەستبوونی دڵسۆزانەی ڕوح بەخواوە و جێبەجێکردنی عیبادەتەکان وەک ئەوەی بەندە خوای خۆی ببینێت یان هەست بکات کە لەلایەن ئەوەوە دەبینرێت و ڕێکخستنی هەڵسوکەوتە کۆمەڵایەتیەکان لە چوارچێوەی کردارە جوان و باشەکانی ئیسلامدا. هەموو ئەمانە بریتین لە درەوشانەوەی ڕۆحی ئیسلام لە ژیانی مرۆڤدا. لە ڕاستیدا هەموو ئەم تایبەتمەندیانەی سەرەوە کە دەکرێت بیانجێڕینەوە بۆ ئیمان و ئیسلام و ئیحسان دیوە جیاوازەکانی ناوەوە و دەرەوەی یەک حەقیقەتن و پێویستی و داخوازی یەکترن و ڕەهەند و قوڵایە جۆرا و جۆرەکانی یەک شتی نەگۆڕن. دیوی ناوەوە داوای دیوی دەرەوە دەکات و پێی گۆش دەبێت، دیوی دەرەوەش پاڵ بە دیوی ناوەوە دەدات و لەسەر ئەو ڕادەوەستێت. شتە کرداریەکان هەمیشە ڕۆح و ناوەڕۆکی شتە نەزەریەکان دەهێننە سەر زمان. ئەگەر ناوەڕۆکی باسەکە بەم شێوەیە بێت، نیشاندانی دین تەنها وەک بابەتێکی ویژدانی هەروەک بێڕێزیە بەرامبەر بە ڕۆحی ئەو، لە هەمان کاتدا نەزانینی سنووری خود و بەزاندنیەتی. ئەوانەی وا دەردەکەون کە دینیان قبول کردبێت و دەڵێن دڵم پاکە و ئەوانەش کە تەنها بەمەوە ناوەستن و سەرقاڵبوون بەلایەنە کرداریەکانی دینەوە بە زیادەڕەوی و توندڕەوی دەزانن، بە خەیاڵاتی بۆش دڵی خۆیان دەدەنەوە و بە دەمامکی ئیمان فێڵ لە مسلمانان دەکەن. ڕاوەکردنی ئیمان و ئیسلام بە گوێرەی هەوا و ئارەزووی کەسەکان لەوە دەری دەکات کە دینێکی ئاسمانی بێت و دەیکات بە سیستەمێکی مرۆیی. لە بنەڕەتدا ئیسلام ڕێسایەکی خواییە و بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان لە هەوا و ئارەزوەکانیان و بەستنەوەیان بەخوا و هیدایەتی خواوە نێراوە. بەواتایەکی تر کۆی ئەو یاسا خواییانەیە کە بۆ دەرهێنانی مرۆڤەکان لە زیندانی ئاژەڵی و تەسچی و تەنگەبەری جەستە و ئامادەکردنیان بۆ گەشتکردن بە ئاسۆیپان و بەرینی ڕۆحدا نێراوە. و ڕۆحی ئەو ڕێسا بێوێنەیە ئیمان و جەستەکەی ئیسلام و شعورەکەی ئیحسان و ناونیشانە مەزنەکەیشی دینە. دین وەک لە سەرەتایشەوە ئاماژەی بۆ کرا ئەوانە دەدوێنێت خاوەنەکانی عەقڵ و شعورن، ئەوان هاوڕێ لەگەڵ ئیرادەی ئازاد و هەڵبژاردنی خۆیاندا بەرەو خێرە دنیای و قیامەتیەکان ئاراستە دەکات و بەڵێنی بەختەوەری هەمیشەییش بەوانە دەدات کە وەڵامی بانگەوازەکەیان دەداتەوە. پێگەی لێپرسراوان لە بەرامبەر دیندا پسانی ئەوان نییە لە ژێر کۆمەڵێک بەرپرسیارەتی سەختدا، بەڵکو بریتیە لە پەیوەندیگرتنی هەرچی چاک و جوان و خێر و بەختەوەری هەمیشەیە بە ئیرادەی ئەوانەوە وەک مەرجێکی گوێرەیی. ئەمەش میهرەبانی و ئاور لێدانەوەیەکی مەشیئەتی هەمەچی خواییە بەرامبەر بەو توانە هەندەچی ئیختیار کە پێشتر وەک بەخششێ خەڵاتیان کراوە. لەم ڕووە ئیسلام زۆر جیاوازە لەو پێکاتانەی کە لە شێوەی دیندان و ڕەنجی ئولوهیەتی پێوەیە و بۆنی بەندایەتی لێدێت. پێش لە هەر شتێکی دی قسە بۆ کراوەکانی ئەم دینە خاوەنی ژیری و ئیرادەن و هەوڵی پیادەکردن و نوێنەرایەتیکردنی ئەم ڕێسایە دەدەن کە خوا دایناوە. بۆیە دەتوانین بەو جۆرە ڕاوەیدیم بکەین کە بریتیە لە میهرەبانیەکی تایبەتی بۆ توانا و لێهاتنێکی تایبەتی، چونکە ئەوانەی بێبەشن لە ژیری و ئیرادە لە بەرامبەریەوە لێپرسراو نین و شتێک نییە بە ناوی ئاراستەکردنی ئەوان بەرەو خێر. بەڵێ
ژیری و ئیرادە یەکەم مەرجی دینە و گرنگترین پایەی ئیسلامە لەو ڕووەوە کە دەبێت بە گیانی ژیان. ئەمەش مانای ئەوەیە بەرپرسیارەتی دینی کە پێویستی بە جیاکردنەوەی خێر و شەڕ هەیە لەو کەسانە داوا نەکراوە کە دارای ژیری و ئیرادە نین. بەڵێ، سەبارەت بە کەسانی لەم جۆرە نەبەرپرسن بەرامبەر بەو دینەی کە کۆی یاسا خواییەکانە و ژیری و توانای هەڵبژاردنی کردووە بە یەکەم مەرجی خۆی، نەلێ پرسراویشن لەو دیانەتەی کە بە بەدیهێنانی خوای و دەستخستنی ئادەمیزاد دێتە مەیدان. ئەم دینە هەمیشە خێر نیشان دەدات و بەرەو خێر ئاراستە دەکات و بە پەیمانی عاقیبەت خێری پەڕ و باڵ بە دڵەکان دەردەکات و بە ئەندازەیەکی کەمیش لە ترسی عاقیبەت شەڕی ئاگاداریان دەکاتەوە و بەمەش بۆ وریایی و دامەزراوی هانیان دەدات. فەرمان و ئامۆژگاریەکانی ئەو لەم چوارچێوەیەدا هەمیشە نەگۆڕ و تازە و نەمرن، چونکە ئەم فەرمان و ئامۆژگاریانە ڕەنجیان ئەزەل و بۆنیان ئەبەدە. لە بەرامبەر ئەوەدا کە سەرجەم ڕێسا و سیستەمەکانی تر کۆن دەبن و ڕەنجیان دەپەڕێت، ئەمانە هەموو کاتێک نوێ و ئیرەیی بزوێنن. بە جۆرێک بەرهەمی بیری مرۆڤ چەند ئامراز یاخود ڕێگای بۆ خێر و بەختەوەری و سەرفرازی هەبێت، هێشتا هەمویان کاتین و مەحکومن بە پیربوون. ئەم ئامراز و ڕێگایانە کۆمەڵێک سیستەمی گچکەیوان کە هەمیشە لە مەردومێک بۆ مەردومێکی دی و لە کۆمەلگایەک بۆ یەکێکی تر دەگۆڕێن و بە تێپەڕبوونی کات دووچاری تێکچوون دەبن و هەمیشە بە پرۆسە بەردەوامەکانی هەڵەکردن و ڕاستکردنەوە ماندوو دەبن و تەنها بەڵێنی خێری پارچەیی و گوێرەیی و هەندەچی بە ئادەمیەکان دەدەن و تەنانەت هەندێک جار هیچ بەڵێنێکیشیان پێ نییە و تەنها وا دەردەکەون کە دەیدەن و هەرگیز چاوەڕوانیەکانی ئادەمیزادیان نەهێناوەتە دی. بەڵام دینی حەق هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک پەیامی موژدەبەخشیوە کە سەرجەم داخوازی و چاوەڕوانیەکانی ئەو ئادەمیزادە دەهێننەدی کە بۆ ئەبەد دروستکراوە و بۆ ژیانێکی هەتاهەتایی دەپاڵێورێت و بە ئارەزوو خولیای بەختەوەری هەمیشەییەوە هەڵدەستێت و دادەنیشێت. نەداوایەکی وای کردووە کە پێچەوانەی ماهیەت و ناوەڕۆکی مرۆڤ بێت و نەهیجێکێک لە ئارەزوو پێویستیەکانی ئەوی فرامۆش کردووە. بەڵێ، بە پێی ژیری ساغ و بیرکردنەوەی ڕاسترە و هەروەک لەم دینەدا هیچ جۆرە بۆشایی و ناڕوونیەک نییە سەبارەت بە ئارەزوو ویست و چاوەڕوانیەکانی مرۆڤ، بە هەمان جۆر هیچ جۆرە پێکدادان و دژایەتیەکیش نییە لە نێوان فەرمانە تەکوینیەکان لەلایەک و ڕاوە و تەفسیرەکانی ئەم دینە لەلایەکی تردا. جگە لەمە ئەو سیستەمێکی خوایی بێهاوتایە و بە گوێرەی ماهیەت و توانا و لێهاتن و ئاوات و مەیلەکانمان نەخشەی بۆ چێشراوە و پەیمانی بەختەوەری هەمیشەیی و ڕەزامەندی خوایی و بینینی بەدیهێنەرمان پێدەدات. کەسێک کە ژیانی بە گوێرەی ئیسلام ڕێک دەخات، هەم سوود لە گشت نیعمەتە ڕێگە پێدراوەکانی دنیا دەبینێت، هەم لەگەڵ ئەوەدا کە لەو دنیا پاداشت و خەڵاتێکی پێدەدرێت کە تەسەور ناکرێت، هەردەم بەو ئومێد و هیوایەوە دەژی کە بێگومان ئەگەر ڕۆژی خۆی هات چاکەکاریەکانی خوا ئەویش دەگرێتەوە و ئیدی تەمەنی وەک ئەوەی بەناو ئەو ڕێڕەوانەدا گوزەر بکات کە ئەو سەریان دەگات بە بەهەشت بە خۆشی و شادیەوە بەسەر دەبات. بە تایبەت ئەگەر ژیانی بە بەردەوامی گرێ بدات بە ڕەزامەندی خواوە، ئەم کەسە هاوشانی فریشتەکان ئەسپی خۆی تاو دەدات و ئەم وتەیەش باوەڕ ناکەم هیچ جۆرە زیادەڕەویەکی تێدا بێت. لە بەرامبەردا ئەوانەی کە دینی حەقیان نەناسیوە و شوێن ڕابەرایەتی عەقڵی مەعاشی کەوتون و هەروەها لایەنگرانی جیهانبینیە جیاوازەکان کە لەسەر شێوەی دیندان یاخود سیستەمە مرۆیی و دنیاییەکان هیچ شتێکی قەناعەت بەخش و دڵنیایی بەخشیان نە لەسەر ئەمڕۆ و نە دەربارەی سبەینەی ئادەمیزاد نەگوتووە، نایشتوانن بێڵێن، چونکە ئەم دینە یاسا و ڕێسای خوایە لەسەر زەوی. ئەو بەدیهێنەرە و بەدیهێنەریش زاناترینە بە هەموو شتێک. هەرچی جیهانبینی و ڕێسا و سیستەمێکی مرۆیی لەبەر ئەوەی بەرهەمی تێگەیشتنێکی سنووردارە، ئەوە زۆر کات بە ڕق و بەرژەوەندیە شەخسی و بنەماڵەیی و نەتەوەییەکان نەخۆش دەکەوێت و لەبەر ئەم هۆیەش داخراون بەڕووی خێر و چاکەی ڕەهادا و هەرگیز ناتوانن بەڵێنی بەختەوەری هەمیشەیی بدەن. بەڵێ، ئەو جیهانبینی و سیستەمە جۆرا و جۆرانەی کە بەڕقی شەخسی و تێبینی ڕەگەزپەرستی و
بەرژەوەندی چین و دەستەیەکی دیاریکرا و ئاسۆیان تەسک بووە چەندیش کامڵ و پێگەی و بن مادام لە چوارچێوەی تێگەیشتنی سنوورداری مرۆڤدان هەرگیز ناگونجێت ئەمانە شتێک لە سەرویست و ئارەزوە بێسنوورەکانی ئادەمیزاد بڵێن. خۆی لە خۆیدا کەسانی لەم شێوەیە زیهنیان لێڵ و عەقڵیان شپرزە و شێوا و لۆجیکیان کوێر و چاوی شعوریان کز و ئاسۆی ویژدان و بەسیرەتیشیان هەمیشە تەم و غوباراویە. ئەو شتەی کە پێویستە نایبین و ئەگەر بیشی بینن بە خوار و خێچی دەیبین و لە ئەنجامیشدا لە ڕاوەکانیاندا هەمیشە دووچاری بە هەڵەداچوون دەبن. دینی حەق تاکە ڕێسایە کە مرۆڤ فریو نادات و ئاسۆی نوێی دنیای و ئاخیرەتی بەڕوویدا دەکاتەوە و یاسایەکی فراوانی پان و بەرین و فراوانی خواییە. ڕەهەندەکانی سەر بە بیر و باوەڕی ئەم سیستەمە لاهوتیە دینە و لایەنە کرداریەکانی شەریعەتە و لە ڕووی ئەرک و فەرمانە کۆمەڵایەتیەکەی شێوە بە میلەت ناو دەبرێت و کاتێک دەڵێن میلەتی ئیسلام مەبەستمان لەم مانایەیە. لە ڕاستیدا مرۆڤەکان چەند باوەڕیان بە شتێک کردبێت ئەوەندە هەڵس و کەوت و چالاکیەکانیان گونجاو دەبێت لەگەڵ ڕۆحی ئەو بیر و باوەڕەدا و بنیاتی کۆمەڵایەتیش بەم ڕەفتار و هەڵس و کەوت و چالاکیانە شکل و شێوە وەردەگرێت. لە مرۆوە هەموو ئیماندارێک کە دارای ئیمانێکی پتەوە و بە کردارە چاکەکانیش ئەم ئیمانەی کردووە بە بەشێک و ڕەهەندێک لە سروشتی خۆی عاشقی حەقیقەتە و حەقپەرستە و دادپەروەرە و ڕازگۆیە و ئەمینە و نمونەی ڕەوشتی جوانە و ڕێبواری ڕێی زانست و معریفەتە و بەتوندی بەستراوە بەهێزی ڕاکێشانی قودسی دینەوە و پێویستە هەموو کاتێک هاودەم لەگەڵ خولیای بوون بەلایەنێکی هاوسەنجی نێودەوڵەتی هەڵبستێت و دابنیشێت و هەرگیز بۆ ساتێکیش لەم فیکری باڵایە دانەبڕێت. ئیماندارێک کە بیر و باوەڕەکەی لە ئاستی یەقیندایە و کردارەکانی بە تەواوەتی وابەستەی پێوەرە حەقەکانە و دڵی هەمیشە لە پەیوەندیدایە لەگەڵ خوای خۆیدا و ئەم پەیوەندیەش لە ڕەفتارەکانیدا ڕەنجی داوەتەوە هەرگیز شوێن ئەم و ئەو ناکەوێت و نابێت بە پاشگۆی کەس. هەموو کاتێک هەست بەو شعورە دەکات کە تاکێکی سەربەرزی میلەتێکی وایە کە لە چەقی قورساییدایە و لە هەموو هەڵس و کەوتێکیدا هەوڵ دەدات ئەم جیاوازیەی خۆی دەربخات. ئەو لە بەرخاتری خوا ڕێزێکی قوڵی هەیە بۆ هەموو کەسێک و هەموو شتێک لە هەموو سادەی و سوچیەک کە نەتوانێت لەگەڵ سیفەتی مرۆڤبووندا یەک بگرێتەوە خۆی دەپارێزێت. لە ڕووی دین و باوەڕ و بیرکردنەوە و هەڵس و کەوتەوە بەراورد بە کەسانی تر جۆرێک لە بەرزی نیشان دەدات. کاتێکیش هەموو ئەمانە دەکات هەرگیز خۆ بە زلزانی دەرونی بەسەریدا زاڵ نابێت و هەرگیز سەپاندنی زۆرەم لێیانەی تێگەیشتن و فەلسەفەی ژیانی خۆی بەسەر کەسانی دیکەدا بە خەیاڵیشی دانایەت. دەزانێت ئەو سیستەمەی باوەڕی پێهێناوە هیچ کاتێک ڕێ بە زۆر لێکردن نادات. لەبەر ئەوە هەموو کەسێک لە پێگەی خۆیدا قبول دەکات و لە بری ئەوەی زۆر لە ئەموو ئەو بکات و هاودەم لەگەڵ خۆشەویستی بیر و باوەڕەکەیدا دەژی و نوێنەرایەتیەکی بێکەم و کورتی بیر و باوەڕی خۆی دەکات و ئەو پەڕی گرنگی دەدات بەوەی لە ناو خەڵکیدا کەسێک بێت کە بەخیلی پێ ببرێت. کاتێکیش ئەمە دەکات سواڵی پەسەندکران و خۆشویستران لە کەس ناکات و هەر شتێکی کردووەیان دەیکات بە داخوازی ڕێی ڕەزامەندی خوایی دەزانێت و لە وتە و هەڵس و کەوتەکانیدا تەنها ڕەچاوی ڕازیبوونی ئەو دەکات و خۆ دەرخستن و ڕیاکاری بە ڤایرۆسێک دەبینێت کە دڵ دەکوژن و بە هەموو هێزی دەست لە حەق گیر دەکات و پاشان بەردەوام دەبێت لە ڕۆیشتنی خۆی. لە ڕاستیدا ئیسلام بۆ ئەوە نەهاتووە تا شوێن کەوتوانی سیستەمی بیر و باوەڕی خۆیان بەسەر ئەم و ئەودا بسەپێنن، بەڵکو بە پێچەوانەوە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان لەم چەشنە فشار و زۆرداریانە هاتووە و ژیری و لۆجیکیان دەدوێنێت و بانگیان دەکات تا بە ئیرادەی ئازادی خۆیان هەڵبژارنێکی نوێ ئەنجام بدەن. خۆی لە خۆیدا ئەو سەردەمانەی کە تیایدا دین بێکەم و کورتی و ناتەواوی پیادەکراوە، ئیدی هێزی ڕاکێشان و سەرنجڕاکێشانی معنەوی ئەو هیچ پێویستیەکی بۆ فێڵ و تەڵەکەی لۆجیکی و جەربەزەیی و فشار و پەستانی دیار و نادیار نەهێشتوەتەوە. زمانی حاڵ قسەی کردووە و زار تیشتی خستوەتە سەرشتە نەزانراوەکان و وەختێکیش کاتی ئاخاوتن هاتووەتە پێش ڕووی قسە لە ویژدانەکان کراوە و
گفتارەکان بە دانایی و ئامۆژگاری جوان ڕازاونەتەوە و ئەرچی مژدەدان و بێدارکردنەوەیان ڕاپەڕاندووە. بەڵام هەرگیز پەنا بۆ هیچ جۆرە سەپاندنێکی گفتاری و کرداری نەبراوە، چونکە هەروەک ئیسلام ئەو ئیمانە قبول ناکات کە بە زۆر سەپێنرا بێت، بە هەمان جۆر هەموو ئەو کارانەی کە بە یارمەتی بەکارهێنانی زەبر و زەنگ کراون پێچەوانەی ڕۆحی ئەون. بەم پێیە ئیمانێک کە لە دەرەنجامی فشار و زۆرکاری دروست بوو بێت دۆڕووییە و کردارێکی لەم جۆرەش بەسەر جەملایەنەکانیەوە ڕیاکاریە. لەمڕۆوە ئیسلام هیچ کاتێک ڕێگەی بە زۆر لێکردنی ئاینی نەداوە و نایدات. قورئانی پیرۆز دەفەرموێت: لا إكراه في الدين. بە هیچ جۆرێک زۆرکردن نییە لە وەرگرتنی بیر و باوەڕی ئیسلامدا. ئەم فەرمایشتە زۆرکاری لە ڕەگەوە دەردەهێنێت، چونکە لە دیدی ئەودا ڕیا خودی دۆڕوویە و دۆڕوویش کوفرێکی شاراوەیە. لە حاڵێکدا ئیسلام بۆ وشککردنی ڕیشەی کوفر و سڕینەوەی شیرک لە هەست و بیرەکاندا و داخستنی دەرگاکانی ڕیا و ناوبان کاتووە. بەڵام نەبوونی سەپاندنێکی لەم جۆرە ڕێگرنیە لە بەردەم فشاری ناوەچی ویژدان و ئەو کاریگەری و مەیلەی کە لە نرخشناسی دڵەوە سەرچاوە دەگرێت کاتێک ڕوبەڕووی دەربڕینە گفتاری و کرداریەکانی حەق دەبێتەوە. بێگومان هەلومەرجەکان چەند دەست بدەن بە ئوسلوبێکی قورئانی بانگ لە هەموو ویژدانەکان دەکرێت و هەوڵی بێدارکردنەوەی سروشتە ساغەکان دەدرێت و بە شێوازی تایبەتی خۆی دڵە لەبارەکان بەرەو خوا ئاراستە دەکرێن و مرۆڤەکان لە شیرک و نەنجیەکانی شیرک ڕزگار دەکرێن و بەسەر جەمی خەڵکی ڕادەگەیەندرێت کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم نوێنەرایەتی پاک و بێگەرترین هیدایەت دەکات و حەقیقەتی مرۆڤ و شتان و گەردون لە قورئاندا ئاشکرا کراون و نوری ئیمان و ئیسلام و شعوری ئیمان و ئیخلاص لە گشت دڵەکاندا دەبوژێنێتەوە و هەمووان بانکێشتی تەوحیدی ڕاستەقینە دەکات. ئەمەش داخوازی پێویستی موسڵمانیەتی ئێمە و بەدەمەوەچوونی بانگەوازی پێغەمبەرەکەمانە صلی الله علیه وسلم. پێغەمبەری ئێمە دوایین پێغەمبەرە و ئەو پێیامەشی کە پێشکەش بە مرۆڤایەتی کردووە تەواوترین و کامڵترینە و باوەڕپێکراوترین هۆکارە بۆ گەیشتن بەخوا. هەر کاتێک ئەم دینە لەلایەن نوێنەرە ڕاستەقینەکانیەوە نمایش کرابێت سێبەرێکی حەقیقی وا بووە کە هەمووان پەنایان بۆ باوەشی بردووە و خەڵکانی فێنک کردوێتەوە و سێحری سەرجەم سیستەمە شەیتانیەکانی بەتاڵ کردوێتەوە و لە خراپترین بارودۆخیشدا شوێن کەوتوەکانی بێڕ و ناچی جێنەهێشتووە. ئەگەر ئەو لە ئێستادا نەتوانێت بە باشی گوزارش لە خۆی بکات، پێویستە لە ڕق و نەفرەت و ستەم و دەستدرێژی چەندین ساڵەی دوژمنەکانیدا و لە نەزانی و بێوەفایی و بێئاگایی لایەنگر و شوێن کەوتوانیدا بە دوای هۆکاری ئەمەدا بگەڕین. ئەوەندە هەیە ئێمە هیچ ئەگەرێک بۆ ئەوە دانانین کە ئەم حاڵەتە بۆ هەتایە بەردەوام بێت. کاتێک ڕۆژی خۆی هات بە پێی دەستوری ئەلئیسلام یعلو ولا یعلا عەلەیه لە سایەی ئەوانەدا کە لە ناخەوە دەبن بە خاوەنی و ئەوانەی گرێدانی ژیانی خۆیان بەوەوە و هەڵبژارنی ڕێگای ئەو بە تاکە ئامانجی ژیانیان دەزانن، بێگومان دەرفەتی ئەوەی بۆ دەرەخسێت کە لەسەر جەمبوارەکانی ژیاندا خۆی نمایان بکات و جارێکی دی بە دەنجی خۆی دەکەوێتەوە گۆ و ڕنگ و نەخشە تایبەتیەکانی چاوانمان بەر شەوارە دەخەن و هاوڕێ لەگەڵ زایەڵە ئاسمانیەکەیدا لە هەموو جێیەکدا کاریگەری خۆی دەنوێنێت. هەر وەختێک ئەم ئومەتە هەستی بەوە کرد کە کۆمەڵێکی هەڵبژێراوە لەلایەن خواوە و تێگەیش لەوەی کە هەر لەلایەن ئەوەوە ئەم ناوەی بۆ هەڵبژێراوە، هو سماكم المسلمين من قبل وفي هذا. ناوی ناون مسلمان و لەم قورئانەشدا بە مسلمان ناوی بردوون. ئەو کات دەڵێت نعم المولى ونعم النصير. خوا چەندە پشتیوانێکی چاک و یارمەتی دەرێکی چاکە و ڕووی لە بەدیهێنەری میهرەبانی خۆی دەکات و ڕام دەبێت بۆ حیکمەتی ئەو لە ئەنجامیشدا بێگومان بەرز دەبێتەوە بۆ ئەو پێگەیەی کە لە چوارچێوەی ڕەزامەندی و ویستی ئەودا گوزارش لە خۆی بکات. لە ڕاستیدا دەکرێت هەموو کاتێک باز لە هەبوونی پێگەیەکی لەم شێوەیە لەسەر ئاستی دۆخی وزە و هێز بکرێت، چونکە ئیسلام
کامەڵترین و کۆتا دینە کە خوا بۆ مرۆڤەکانی هەڵبژاردووە و بەهۆیەوە شەرەفمەندی کردوون. لەو ڕووەوە کە کامەڵترین و کۆتایە لە حوکمی ڕوونکردنەوە و فراوانبوون و زمانی سەرجەم ئاینە ئاسمانیەکانی پێشوودایە بە گوێرەی پێداویستیەکانی ئەم سەردەما. بەڵام ئەم سیستەمە کامڵە لە ئێستادا مەحرومە لە کەسانێک کە لە ئاستی شوێن کەوتە یەکەمینەکانی دابن و بەوەی کە کەوتوەتە دەستی کۆمەڵێک بێوەفا ڕۆژانی حەسرەت و بەدبەختی خۆی دەچێشێت. لەم ڕووەوە ئەو سەرەڕای فراوانیە بێسنوورەکەی لەمڕۆدا بە تەسچی مەحکوم کراوە و ناتوانێت بە زمانی خۆی گوزارش لە خۆی بکات. ئەمە لە هەمان کاتدا بەمانای ئەوە دێت کە سەرجەم دینە ئاسمانیەکانی دیکەش ناتوانن گوزارش لە خۆیان بکەن. پێش لە هەر شتێکی دی ئیسلام هەموو پێغەمبەرانی تری قبول کردووە و بانگەوازێکی گشتیە و داوای سەرجەم پێغەمبەرانی لە خۆیدا کۆ کردوێتەوە و لە حوکمی دەنگ و ڕەنجی هەمویاندایە و پەیامی ئەوان دەگەیەنێت بە مرۆڤەکانی ئەم ڕۆژگارە. بە تایبەت لەم چەرخەدا کە بیر و بۆچوونە ماددەگەرە و سروشتگەراکان بە یەکجاری هاربوون و لە غاویان فرێداوە، بێدەنگبوونی ئەم بانگەوازە ئاسمانیە بە مانای قبولکردنی دۆڕان و پوکانەوەی هەمیشەیی سەرجەم دینەکانی دیکەش دێت لە بەرامبەر ئەم هەموو تەوژمە ڕەش و تاریکانەدا. ئیسلام هەر وەک پارێزەری دینی حەقە، بە هەمان جۆر مادەم داوای بنەڕەتی هەموو پێغەمبەران هاوبەشە لە حوکمی شایەت و خاڵی پشت پێبەستن و خاڵی یارمەتی لێوەرگرتندایە بۆ سەرجەم سیستەمە ئاسمانیەکانی دیکەش. هەر بۆیە زیندووکردنەوەی ئەم دینە بە شێوەیەک لە شێوەکان بە زیندووکردنەوەی هەموو دینە ئاسمانیەکانی دیکەش دادەنرێت. بەندە لەو باوەڕەدام کە دەگونجێت هەموو ئەمانە بێنەدی و لەم ڕووەوە سەرچاوەی هاوبەش بە گەورەترین قازانج و سوودی ئەم بابەتە دەزانم.